شكل شيء دموچاوم پڕەکەم لە فیلە ڕووبەتە قسەم ماوە وەرزام کە چوو بوون بۆ هیندانەکەیان دەنگدانەکەیان ئەڵێ زۆربەیان هینەکە نەیەخوێندەوە جیازەکە ئەیوە ئەمە لە سا هەفتە خۆی نییە ئەمە لە سا پەنجا خۆی نییە یعنی وا خۆی گۆڕی بوو فلا يغيرن خلق الله ئەوە شکل شێوەی ئەڵڵا پێداوە نەیگۆڕن هەمووشی بۆ چییە یا متەفەللیجە ددانەکانم شاشەکەم و وای لێکەم بۆ جوان بۆ یعنی حەزەکەی ئەمە جوان بێ پیاوی خەڵک سەیریکە ئەوە جوان بێ پیاوی خەڵک سەیریکە ئەمانە جوان بێ پیاوی خەڵک تۆ چی دەوێت ئێستا ڕۆم چەوری کەمەرم دەرێنمە کەمە سمتم گەوراکەم خەڵک سێری سمتم کە ناوقام باریکەکەمەوە پێی چەوری شان و خۆڵم دەرێنم ئەیکەمە سمتمەوە ڕانمەوە ئەستوریەکەم بۆی تام خۆش بۆ خەڵکی شکل و شێوەم دەموچاوم پڕەکەم لە فیلە ڕووبەتە قسەم ماوە وەرزام کە چوو بوون بۆ هیندانەکەیان دەنگدانەکەیان ئەڵێ زۆربەیان هینەکە نەیەخوێندەوە جیازەکە ئەیوە ئەمە لە سا هەفتە خۆی نییە ئەمە لە سا پەنجا خۆی نییە یعنی وا خۆی گۆڕی بوو فلا يغيرن خلق الله ئەوە شکل و شێوەی ئەڵڵا پێداوە نەیگۆڕن هەمووشی بۆ چییە هەمووشی بۆ خەڵەتاندنی یەکتری طبعا ئەمە هەر لە ژنی شانیە ئێستا لە پیاوی شاهەیە ئێستا لە پیاوی شاهەیە ئەوی جوواکە پیاوی چییە جسمی خۆی گۆڕێ بە هۆرمۆنات تەغییری خەڵقی ئەڵڵا ئەنا یاری ئاسنەکە دەرزی تێکە قەڵەوی کرد ها هەمووی تەغییری خەڵقی ئەڵڵایە چونکە عەزەڵانە بە تەبیعی وان لێنە ئەمە چێ بە هۆرمۆنات وانە بۆ کێوە حەڵاڵەکە ئەو تەغییری خەڵقی ئەڵڵای کێ حەڵاڵێکە کەس حەڵاڵی ناکە کەس ناوێت جورئەت ناکا بڵێ حەڵاڵە ئەنجاوە هیچ پیاویش فێری فیلە ڕووبەتۆ کەس بۆ هەتا کەوتۆتە ناو مەلاکانی شویان سێرەکەی ڕوومەتیان ناچاوانیان چرج نابێ عەزەڵیان ناجوڵەتی مسپڕیان کردو بابە تۆ چیت داوە لەمانە وە بە تەمای کەی بژیت چەند بژیت تا کەی بژیت پێویست